چیرۆکی یەکێکیان باوەڕ پێنەکراوە و چیرۆکەکەی ئاریان ڕۆبێن سەرنجڕاکێشترینە. 6 ئەستێرەی تۆپی پێ کە شێرپەنجیان بەزاند و گەڕانەوە بۆ تۆپی پێ. ڕەنگە چەندین یاریزانی تۆپی پێت لەبیر بێت کە توانی بێتی بەسەر پێکانە قورس و کوشندەکاندا سەر بکەوێت لە تۆپی پێدا. بەڵام ئەو یاریزانانی تووشی نەخۆشیە کوشندەکان بوون و تێیان پەڕاند بێت ژمارەیان زۆر کەمە. لەم ڤیدیۆیەدا ئەو پاڵەوانانەتان پێدەناسێنین کە سەرکەوتوانە نەخۆشی شێرپەنجیان تێپەڕان کە ڕەنگە تا ئێستا چیرۆکەکانیانێت نەبیست بێت. ئاریان ڕۆبن. لە لای هەندێک کەس ئاریان ڕۆبن وەک پاڵەوانێک دەردەکەوێت بەهۆی توانە و بەهرەمەندیەکەی لە کاروانی وەرزشیدا. بەڵام ئەوەی سەلماندی کە ڕۆبنیش وەک هەمومان مرۆڤێکە توشبوونی بە نەخۆشی شێرپەنجە لە ساڵی 2004 کاتێک یاری بۆ چێلسی دەکرد کە لە دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکی سەرکەوتوو نەخۆشیەکەی تێپەڕاند و گەڕایەوە باری ئاسایی خۆی وەک خۆی دەڵێت ئەو ماوەیە هێندە قورس بوو لەسرم کە تۆپی پێی بە تەواوی لەبیر بردمەوە و نزیک بووم لەوەی واز لە تۆپی پێ بهێنم. سپاسیان هالەر. لە ماوەکانی ڕابردوودا هەمومان گوێبیستی چیرۆکەکەی هالەر بووین کاتێک تووشی نەخۆشی شێرپەنجە بوو کە لە ماوەی چەند مانگێکدا سەرکەوتوانە نەخۆشیەکەی تێپەڕاند و گەڕایەوە بۆ یاریکردن کە زۆرێک پێیان وابوو کە ئەوە کۆتایی یاریزانەکە دەبێت. مانوێل نۆیر. پێش یەکێک لە گرنگترین مۆندیالەکانی جیهان مانوێل نۆیر توشبوونی بە شێرپەنجەی پێز ڕاگەیاند بەڵام دووپاتی کردەوە کە تەنها پێویستی بە چەند هەفتەیەکە و بەسەر نەخۆشیەکەیدا زاڵ دەبێت و لە دوای ئەنجامدانی 3 نەشتەرگەری نۆیر بە بەهێزی گەڕایەوە. ئێریک ئەبیدال. لە ساڵی 2002 لە یاریەکی دۆستانی نێوان فەڕەنسا و ئینگلتەرا لە یاریگای وێمبڵی ئەبیدال پەیمانیدا کە ساڵی داهاتوو بگەڕێتەوە بۆ ئەو یاریگایە تا یاری کۆتایی چامپیۆنز لیگی تیادا ئەنجام بدات بەڵام ئاگادار نەبوو لەوەی چۆن دەتوانێت پەیمانەکەی بباتە سەر دوای ئەوەی توشبوونی بە نەخۆشی شێرپەنجەی جگەر ڕاگەیەندرا. بەڵام ئەبیدال پەیمانەکەی بردە سەر و بەسەر شێرپەنجەدا زاڵ بوو وەگەڕایەوە بۆ یاریگای وێمبڵی و نازناوەکەی بەدەستێنا. لویز ڤانگال. پێش دەستپێکردنی مۆندیالی قەتەر ڤانگالدانی بەوەدانا کە بەدەست شێرپەنجەی پرۆستاتەوە ناڵاندوویەتی و بە تەواوی بیری لەوە کردوتەوە دەستبەرداری پۆستی ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی هۆڵندا بێت بەڵام بەسەر نەخۆشیەکەیدا زاڵ بوو و توانی ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی هۆڵندا بکات لە مۆندیالدا. ستیلیان پیترۆف. ئەو یاریزانە بولگاری هێڵی ناوڕاست دوای ئەوەی تووشی شێرپەنجەی خوێن بوو ناچار بوو واز لە یاریکردن بهێنێت کە بەهۆیەوە گۆڕانکاریەکی گەورە لە جستەیدا ڕوویدا بەڵام ئەو یاریزانەی ئەستۆن ڤێلا دوای ماوەیەکی زۆر توانی نەخۆشیەکەی ببەزێنێت.